سڵاتان لەبێت ئازیزان لە بەرنمەیەکی نوێی فایل و دیاردا لەگەڵتان دەبین. ئەم شەو باس لە گرانبوونی نرخی کاڵا و شمەک دەکەین لە هەرێمی کوردستان. لە ماوەی ڕابردوو وەک لە بەرنمەی پێشووتریش باسمان لێوە کرد گرانبوونی نرخی بنزین بوو کە ببووە هۆی نیگەرانی هاوڵاتیان و بە تایبەت شۆفێران، بەڵام لە ئێستادا ئەم گرانیە گوازراوەتەوە بۆ نرخی کاڵا و شمەکەکانیش. بە تایبەت لە هەفتەی ڕابردوو بینیمان کە نرخی نان بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی، ئەمە لەگەڵ ئەوەی چەندین جار خاوەنی سەمونخانە و نانەوە خانەکان گردبوونەوەیان ئەنجامدا بۆی کە ئەوان باسییان لەوە دەکرد ناتوانن لە ئێستادا لەبەر ئەوەی کە نرخی ئارد بەرز بۆتەوە وەک پێشوو نان 8 نان بە 1000 دینار بفرۆشن، لەگەڵ ئەوەی قایم قامەتی سلێمانی بڕیارەوەی دەرکرد کە دەبێت نان هەروەکو خۆی بفرۆشرێ، بەڵام هێشتا خاوەنی نانەوە خانە و سەمونخانەکان نیگەرانن لەوەی کە ناتوانن لە ئێستا بەو شێوەی کە ئارد بەو سعرە بەرزەیە ناتوان بەو شێوەیە نان و سەمون بفرۆشن بە هاوڵاتیان. ئەمە جگەلەوەی کە نرخی مریشک ینی ماوەیەکی زۆرە کە دەبینین بەردەوام لە بەرزبوونەوەدایە، جگەلەوە سەوزەوات و خەیار و تەماتە و بە تایبەت تەماتە لە ئێستادا باس لەوە دەکرێت کە نرخی تەماتەش لە بازارەکاندا بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. هۆکاری بەرزبوونەوەی ئەم نرخانە چییە؟ ینی پرسیاری گرنگ ئەوەیە ئایا بە حەقیقی ئەم نرخانە کاتێک ئەم شمەکانە دێن بۆ نرخە بەرزە دێن یاخود باس لەوە دەکرێت کە سەرمایەجارەکان لێرە نرخەکان بەرز دەکەنەوە، کێ بەرپرسیارە لەمە و پلانچی بێ و چۆن هەوڵی چارەسەرکردنی و کۆنتترۆلکردنی ئەو نرخانە بدرێت لە بازاردا. کۆمەڵێک میوان لەگەڵ من ئامادەن، هەرێک لە بەڕێزان وەتفی خەلیل ڕاوشکاری ژووری بازرگانی سلێمانی، هەروەها بڕیار محەممەد بریکاری ئارد، هەروەها بەڕێز نەوزاد هەمەوەندی پسپۆری ژمێریاری و ئابووری بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵ ئێمە ئامادە دەبن. ئێوەی بەڕێزیش دەتوانن لە ڕێگەی پیجی فەرمی کورسات نیوز ڕاستەوخۆ لەگەڵمان بن و هەر پرسیارێکتان هەبێت دەتوانن بە کۆمنت ئاڕاستی میوانەکانی بکەن. زۆر بەخێر بێن. کاک وەتفی سەرەتای مەلای جەنابەت باڵۆ پرسیارەوە دەست پێ بکەین. ئەم گرانی و ئەم نرخانی کە ئێستا لە بازاردا هەیە دەکرێت بڵین ئەم نرخە حەقیقیە واتە کە دێتە داخلی هەرێمی کوردستان دەبێت ئەم شمەکانە بەو گرانیە داخل دەبێت یاخود لێرە تەلاعوب و یاری بە نرخەکانەوە دەکرێت؟ زۆر سوپاس بۆ ئەم هەنا. دیارە هەموو شتێک پەیوەندی بە عەرز و تەڵەبە بە خستنە ڕوو و داخوازیە. دیارە زۆر جار ئێمە ڕوبەڕووی ئەم شتانە بووینەتەوە، ینی ئەمە مەسەن جەنابەت باسی تەماتت کرد، چەندین من بەژاریم لە چەندین بەڕامەکەەوە لەم مەوسمە تووشی ئەو گرفتای بین. دیارە ئەمە ئەبێ وزارەتی زراعە ڕۆڵێکی هەبێ لەوەی بتوانێت بەرهەمەکان بەرهەمە سەوزە کۆنتترۆل بکە و بتوانێت بە شێوەیەک هاانی ئەو جوتیارانە بدا، بە تایبەت مەسەن هەندێک بەرهەم هەیە کەمێک کولفەی تێچوونی زۆرترە و ئەرک و ماندومی زیاترە. بۆ نمونە تەماتە مەسەن خەیار ئەرک و ماندومبوونی کەمترە و بەرهەمێکی زۆری هەیە و ئێستا ڕێژێ لە سا هەشتا هەیە. بینە سەر مەسەن باسی ئارد دەکەین. ئارد چەند هۆیەک هەیە کە ئارد گرانەکە ئارد بۆرسەی جیهانی هەیە کە پەیوەندی بەوەیە سەلی عالەمی زۆر جار بەرزە بێتەوە. جگە لەمە ئێمە لای خۆمانیش دیسانەوە هەندێک ینی کێشە و گرفت هەیە، یعنی مەسەن ئێمە خۆمان لە ساڵانی ئەتیادی لە 800 تا 900,000 تەن ئێمە ئەتوانین گەنم بەرهەم بینین. ئەو گەنمە ئێمە 650,000 تەن پێویستیمان لە گەنمە. ئێمە بتوانین ئەو گەنمە ئەگەر بە شێوەیەکی باش بەکار بهێنرێ ئێمە توانین کۆنتترۆڵی ئەو وەزع بکەین. ئەگەر پێشمانەوە دیار پێشمان وەکو ئێستا دیار نابێ لە پڕێکا ببێتە ئەزمە و ببێتە مشکلە. ئێمە تا ئێستا بیرمانەوە نەکردوێتەوە مەخزوونی استراتیجیمان هەبێ، ینی هەڵگرتنی هەموو شتێک نەبەسەر گەنم، ینی ئەو شتە ئەو کاڵا استراتیجیانەی کە پێویستی ڕۆژانەی مرۆڤە ئەبێ حکوومەت بیر لەوە بکاتەوە. من زۆر وڵات بەسەر سەردانی وڵاتانم کردووە، مەسەن بۆ نمونە لە سووریا ینی بە بەردەوامی پێش ئەم ڕووداوە 5 میلیۆن تەن هەنی هەبووە، مەخزوونی دانەوێڵە هێن بووە بۆ ئەوەی کە وشکە ساڵیەک شتێکی ئەزمەیەک لەم بابەتە ڕووبدا ئاوا بتوانێت بەرەنگاری بێتەوە. باشە بۆ تا ئێستا لێرە لە هەرێمی کوردستان بیر لە شتێکی وا نەکراوەوە لە کاتێکە ئێمە زۆربەی کات کێشەی وشکە ساڵیمان هەیە، ینی پێشبینی ئەوە بکرێت کار ئەم گرفتانە ڕەنگە ڕوو بدات بۆ بیر لەوە نەکرێتەوە کە ئاماجەکاری پێشوەختی بۆ بکرێت.
تا پار بیریان لێ نەکردبووە بەڵام خۆشببختانە ئەم ساڵ سێ کۆمپانی تەرخان کراوە دوانی کەوتۆتە جێبەجێکردن کە ئەم کۆمپانیە بە هاوکاری حکوومەت بتوانێت وزایەتی زراعە بکەوێتە نێوان جوتیار و خاوەن کۆمپانیەکان بۆ ئەوی بەرهەمی جوتیاران بکڕن پێشتر تا پار جوتیاری ئێمە زۆر لە قەلەقیا بوو زۆر لە نیگەرانی و دوودڵیا بوو شکات بەرهەمەکەی کە گەیشتە کەی گەیشتە بەرهەم نێزانی چی لێ بکە حکوومەتی مرکزی حسێ نزبەیەکی زۆر کەمی لێ وەرگرت باقیەکەی کەوتە بازاری ڕەشەوە زەرریشی لێ کرد بەڵام ئەم ساڵ بەرنامە هەیە سێ کۆمپانیەکێک لە هەولێرێکێک لە سلێمانیەکێک لە دۆک بیکڕن نەک تەنها بیکەنە ئارد نەک تەنانەت ئاردی سەفریش دابین بکەن بۆ نانەوەخانەکان و چەند کارگەیەک دابنێن ینی با بڵێن کارگەی ماکرۆنی ئەوەی کە لە هەویر و ئارد دروستە بێ ئەو کۆمپانیانی کە جەنابەت باسەکەی تو لە پارساڵەوە لە هەوڵی ئەوە بوون بۆ لە ئێستا نیانتوانانی ئەو کێشەی کە هەیە چارەسەری بکەن یاخود ئەگەر ئەم کۆمپانیانە بە فعلی لە کاردان ئەم کێشەیە بۆ سەری هەڵدا من ئەوە ئەزانم کە ئەوان ویستیان ئەتیمادیان لەسەر هەن بێ بەرهەمی ناوخۆ بێ بەڵام بەداخەوە ئەم ساڵ تووشی ئەو شکە ساڵەیە بووین بەرهەمی خۆمان زۆر کەم بوو مەنی وەک چون ئاماژەم بۆ کرد ئێمە ئەتوانین بەرهەمی خۆمان دابینکەین ئەوانیش وعدیان داوە کە ئێمە پشت بە بەرهەمی خۆمان بەستین تەنانەت بۆ ئاردی سفریش کە ئاردی نانەوەخانەکانیشە ئەمە ئەم ساڵ نەگەیشتن با بڵێم ینی من ئەڵێم ئەمە چەند ساڵ حکوومەتمان هەیە ئەم ساڵ ئەم شتیان کردووە کە شتێکی زۆر ڕێکوپێکە و ئەکرێ پشتی پێ بەستین بۆ داهاتوو بەڵام تا ئێستا ئێمە سایلۆیەکی وامان نییە ئەوان ئێستا ئەیانوێ ئەوەمان بۆ تعویزیش بکەن تەنانەت سایلۆیان هەبێ بتوانن پێشوەخت گەنمەکە هەڵگرن پێشتر سایلۆمان نەبووە کە بتوانین ئەو گەنمە لە خەڵک بکڕین و هەڵی بکرین حکوومەت تا چۆن هاوکاریم کۆمپانیا ناکات حکوومەت زۆر باش یعنی من ئاگام لێیە ئاسانکاری زۆری بۆ کردوون بەڵام نەکەوتۆتە جێبەجێکردن وایە ئەم ساڵ کۆتایە جێبەجێکردن بەڵێ دەستخۆش دواتر گەڕێم وڵات کاک بڕیار ئەگەر باس لە میکانیزمی هێنانی ئارد بکەین ئەو ئاردەی کەیت زیاتر لە رووسیا و لە تورکیاوە دێتە ئێرە ئەم میکانیزمی هێنانی ئاردە بۆ لای ئێوە چۆنە ئجراعاتەکان چین و چۆن دەگاتە لای ئێوە سەرتا زۆر سواز بۆم دەرفەتە هێنانی پرۆسی ئارد بۆ هەرێمی کوردستان و بە عراقیش سەرچاوە سەرجێکی وڵاتی تورکیایە بۆ کەمێکیشی ئێستا بۆتە رووسیا پێشی وڵاتی ئێران بوو ئێستا بۆتە رووسیا هێنانی ئارد لە رووسیاوە دوورترە بەڵام بۆ تورکیا بۆ ئێمە ئاسانترە بۆیە احتیمادێکی زیاترمان لەسەر ئاردی تورکیە بەڵام گرانبوونی ئارد لەم وەختەیە بەم تەوقیتە دوو هۆکاری هەیە یەکەمیان لە بۆرسەی جیهانیە ئارد گران بووە بۆ گەنم گران بووە ئەمە هۆکارێکی دووەمە گەڕتە بە حکوومەتی هەرێم ئەویش لە هەمان تەوقیتا گومرگی زیا کردووە گومرگ بۆتە 35 دلار ئێستاە ئەمەش دیسان سعری ئاردی بردوتە سەروانەیە و هەر ئەم ساڵ فەحسێکی داناوە لە مەرزی برایم خەلیل کە ئەبێ ئەو ئاردەی کە دێ ڕێژەی لە 180 گەنمی ساغ بێت 120 ئەو ئاردە موادی سپیکەرە و پێویستەکانی تری بێت ئەمەش دیسان کلفەیەکی تر زیاتر ئەخوات سیارە هەیە کە بار دێنێ لە تورکیاوە بۆ مەرزەکان 15 ڕۆژ یاڵە ئەگەڕێتەوە بۆ شەریکە ئەمە شەوانەی هەیە پارە ئەچێتەوە سەر ئاردەکە دیسان و دیسان لە گیفانی فەقیر یەتەوە دەرەوە ئەمپارەیە ئەمە بۆتە هۆی گرانی ئەوەی کە لە بازاڕە دروست بووە ئەمە هۆکاری گرانبوونی ئاردی تورکیە لە ئێستاە بەم شێوازە و لەگەڵ ئەوانە شەوشکە ساڵی کاریگەری گەورەی هەبووم ساڵ بە حکومی وڵاتانی دراوسەی عراق بەگشتی و هەرێمی کوردستان و وڵاتانی کە لە دەوری ئەمەن وشکە ساڵی ڕووی تێکردوون و تەڵەبێکی زیاتریان هەیە لەسەر گەنم بەڵام ئەم مشکە ساڵی ڕەنگە ساڵانی تریش گرفتمان هەبوو بێ لەگەڵی بێگومان هەمان بۆڵام ئەم ساڵ زیاترە ئەم ساڵ وڵاتانی دراوسێشمانی کردوەتەوانێ ڕەنگە پێشتر هەرێمی کوردستان بوو بێت یان عراق بوو بێت بەڵام ئەم ساڵ وڵاتانی دراوسێشە بنمونە وڵاتانی بەرهەمهێنی گەنمیشە هندستانێک لە وڵاتانەیە ئەفغانستانێک لە وڵاتانەیە کە سەحبی گەنمیان زۆر ئەم ساڵ ساڵان ئینتاجی گەنمیان هەبوو ئەم ساڵ سەحبی گەنمیان زیاد کردووە لەبەرەوەی بڕیار ئەو ئەردەی کە هەر لە ناوخۆی عێراقدا یعنی ئەوەیان چۆنە ئاردی ناوخۆی عێراق ئێمە بەڵێ ئەوەش بەرز بووە لەبەرەوەی ئەو گەنمە نەبەشی پێویستیەکە نە کوالێتەکەشی بۆ شێوازەیە کە بەکار بێنرێت کوالەتی گەنمی فەرقی چیە لەگەڵ ئەو ئاردێکە لە تورکیا گەنمی ئێمە لاواسترە گەنمی خۆمان سونعەت و توانای بۆ ئارد زەعیفە ئێمە ناتوانین خاچی ئێمە وەکو پێویستی ئەوەی تیانە کە بۆ ئاردی سەمون ببێ
ڕێژەی گلۆتینی ناگاتە ئەو ڕێژەی کە بتوانی سەمون و نانی پێ دروستکەی لە بازاڕە. باشە خەڵک ئەڵێ خۆ پێشتریش ئاردی سفر نەبووە، یعنی ئەی نانەوەخانەکان کاتی خۆی کەم ئاردە سفرش نەبووە چۆن ئیشیان. ئێستا داواکاری خەڵک زیاتر بووە، خەڵک نانێکی سپی یان سەمونێکی جوانتری ئەوێ لەو سەمون و نانی پێشتر کە پێدرا. ئێستا شتێکی کوالەتی بەرزتری ئەوێت، شتێکی کوالەتی بەرزتریش گەنمێکی باشتری ئەوێت. پرۆسەی وەرگرتنی لە جوتیار و نردنی بۆ کارگەکان و دروستکردنی جارێکتر لە هەرێمی کوردستانە پرۆسێکی دواکەوتووە. ئەو گەنمەی کە وەرەگیر لە سەحەکانە بە چەند مانگدا ئەندرێ خۆر لێدا. گەنم یەک لە هۆکارەکانی زەعیبوونیەوە کە تیشکی خۆر لیبات، توانایەکەی لە دەسەیات. کەواتە لە ئەساسا توانای هەیە، بەڵام لەمانەوەی ئەو توانای لە دەسەیە خودت هەر خاکی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی عێراقیش لەبار نییە بۆ شێوازە، لەبارێکی بۆ شێوازەی تیانی وەکو ئەفغانستان، وەکو هەندستان، وەکو رووسیا، وەکو ئوسترالیا، وەکو ئەمریکا، وەکو سین کە یەکەم وڵاتی بەرهەمهێنی گەنمە، وەکو هەند کە دووەم وڵاتی بەرهەمهێنی گەنمە، ئەو توانایی نییە. لەبەرەوە پێویستیەکانیش زۆر بووە بەش ناکات. ئاردی باە ینی ناتوانیت بەو شێوەیە ئیسفادەی لێ بکەن؟ نەخێر ناتوانانی، لەبەرەوەی کوالەتێکی زۆر نزمە، کوالەتەکەی ئەنی نزیکە بێتەوە لە سەفر. ئەم کێشەیە چەند ساڵێکیشە بەردەوامە، وەلایانی پەیوەنددار ئاگادارن تا ئێستا حەلی کەم شتیان نەکردووە و ئەمەش کێشەیەکی تری دروست کردووە، کۆمەڵێک کارگەی علەفی دروست بووە لەسەر ئەساسی ئەمە ئاردە خراپە کە ئیش بەم ئاردە علەفیاکەن. دیسان ئەگەر چاکیشن ئەوان تەڵەبیان لەسەر ئارد دروستە بێت و جارێک لەم ئەزمەیە بەردەوام بێتەوانێ، نی بێ حلێکی ئەساسی بۆم شتە دابنرێت. پێشتر ئەم کێشەیە هەبووە یان ئەمە یەکەم جارە بەم شێوەیە؟ پێش 2014 کێشەیە بەم شێوازە نەبوو، گەنم باشتر بوو، چونکە گەرمی ئۆکرانیانە هێنا بە ڕێژەیەک لەگەڵ گەرمی خۆمان تێکەڵیانە کرد بۆ ئاردێکی باشتری لێ دەرەچوو بۆ لەو معاملانەی کە یان هاڕی شتێکی باشتر بوو. بەڵام بە تێپەڕبوونی کات و ئەم چەند ساڵە هەم کارگەکانی ئێمە دواکەوتون، معمەلی پێشکەوتومان نییە، ئەو کاگەوسی فەرمووی ئێمە تەخزینی باشمان نییە و پرۆسی ئینتاجی باشمان نییە. تۆ ئارد بەردەمێنی ئەبێ کۆمەڵە شت تێکەڵکەیت، کۆمەڵێک بەرهەم تێکەڵکەی ئەنجا یەک بەرهەمی باش دەستکەوێت، چەند گەرمێکی باش تێکەڵکەی. بەڵام لەو ساحانەیە بە شۆفڵ و بە حەفارەت تێکەڵەکرێت. ڕێژەی گەنمی کە گلۆتینی هەبێت چەنەیە، ڕێژەی سپێتەکەی چەنەیە، ئەمانە بە شێوەیەکی نازانستی تێکەڵەکرێن. ئەمە وای کردووە ئاردی خۆمان ئیسفادەی لێ نەکرێ و بە شێوەیەکی ینی تیجارەتێکی لە بازاڕا پێواکرێ و ئەڕۆ بۆ علەفی. باش دەستخۆش کاک وەتفی باسمان لە بەرهەمی ناوخۆیی کرد، ینی هەمیشە پرسیارەوەکرێ تاکەی هەرێمی کوردستان ناتوانێت لەگەڵ ئەوەی باس لەواکرێ ئێمە خاوەن ئابوووریەکی سەربەخۆی خۆمانین، بەڵام بۆچی ناتوانین پشت بە داهات و یاخود ئەو شمەکانە ببەستین کە لە ناوخۆی وڵاتەکەی خۆمانە بەرهەمهێنرێ. بە نمونانی ئێمە چەندەها خانووی پلاستیکیمان هەیە کە بەروبمێکی باشیان لێ بەرهەم دەهێنرێ، بۆ ناتوانین لە کاتێکدا بۆ نمونونەکە شتگران دەبێ یاخود بە زەحمەت دێتە ناو هەرێمی کوردستان بتوانین سوود لەو شتانی خۆمان وەربگرین کە لە ناو خانوو پلاستیکەکانە بەرهەمهێنرێ. من حەزەکەم باسی خانووی پلاستیکی بکەین. ئێمە تقریبا 20,000 خانووی پلاستیکیمان بەس لە سلێمانی هەیە، یعنی ئەگەر بەراوردی بکەین نەک لەگەڵ شارەکانی کوردستانە بگرێت لەگەڵ عێراقیشە زۆرترین خانووی پلاستیکی لە سلێمانیە. ئێستا ئەمەش بووە مای نیگەرانی تەنانەت لە هەند حکوومەتی عێراقی، ینی وایە ئەوان پێیان خۆش بواە بەرهەمی ئێمە زۆر بێچکە تۆ بتێنێتێ ئێمە مرکز یەک اقتصادی موحدمان هەیە، بەڵام بەداخەوە تا ئێستا تا ئەم دقەیە بە زەوق و ئارەزوو مەزاجی خۆیان ڕێگەیەن بە چ بەرهەمێک کە مەبەستە. ئێستا لەم دقەیە بە سەوزە ڕێگەنیان بە هیچ بەرهەمێک تەنها بە خەیار لە تەنانەت لە گۆشتی مریشکیش ڕێگە نایەن بە گۆشتی کە ئێمە ئێستا خاوەن تقریبا 1500 هۆڵی بەخێوکردنی پەلەوەرین کە ئەتوانین تقریبا 170,000 تن لە ساڵێکە ئەنتاجکەین، ئێمە پێسیمە بە 70,000 تنە، یعنی زۆر باشە کاک وەتفی بۆ لە پڕ یعنی کاتێک کەزانی لە شەوماوی شەو ڕۆژێک کاڵای نرخی مریشک ئەوەندە بەرز بووە، ینی بۆچی ئەم نرخە بۆچی بەم شێوەیە لە پڕ بەرز؟ من حەزەکەم بەجام مەسەڵ ئەمڕۆ لەم دقەیە بڕۆ بازار نرخی مریشک ئێستا تقریبا لە 2.5 وایە. ینی بەڵام بۆ جەژن نرخی مریشک گەشتووە نرخی کیلۆیە گۆشت. ئەمەش چەند هۆیەکەیە، ینی یەک هۆ نییە. مەسەڵەن جاروا هەیە لە مەوسمی ئەم مەوسمە مەوسمێکی زۆر نالەبارە بە تایبەت بۆ بەخێوکردنی پەلەوەر، ئەمە مایەی ئەوەیە کە زۆرترین دەخۆشی بڵاوە چەند ڤایرۆسێک هەیە کاریگەرن زۆر، ئێمە نەمانتوانی وە کۆنتترۆل ئەو ڤایرۆسە بکەن زۆر لە وڵاتانیش، بەڵام هەیە ڤاکسینی ئێمەش ئەوەی کە بەکارێنن بۆ ڕێگرتن لەم جێگومانە، ینی بەداخەوە ڤاکسین ئەبواە حکوومەت خۆی کۆنتترۆلی بکە. من ئەم قسەی کە لەگەڵ جەنابتاکەم لەگەڵ وەزیری زراعی عێراقی قسەم کردووە، وتومە
ئێمە یەک وحدەی اقتصادین ئەگەر بێت و ئەو نەخۆشیەی بکەوێتە لای ئێمە لای ئێوەش ڕەنگاتەوە بۆیە ئێمە پێشنیارەکەین کە ئەم ڤاکسینە لە ڕێگەی بەغداوە تەوزیع بکرێ و مرکزی و دەوائرە ڕسمیەکانی حکوومەت بەیتەڕە ڤێتەرنەری ئەوان سەرپشک بکرێن بۆ ئەوەی دابش بکرێن من ناڵێن بێ بەرامبەر بەڵام ئەوەندە بێ قاعی دەواژنەکان خاوەن پرۆژەی دەواژنەکان دڵنیابن کە ئەمە لە سەرچاوەیەکی باوەڕ پێکراوە پێیانەگا ئەمە پێشتر لە سەردەمی خۆی لە با بڵێن هەفتاکان و هەشتاکان ئەمە مرکزی بووە تا نەوەتەکان و کە دراوە بە هەموو قیاساتێک ینی ئەبێ دەرجە حرارە چەند بێ کەی بگا کەی لە کوێڵ بگیرێ کەی تەوزیع بکرێ بەڵام ئێستا بڕۆ لە بازارە بیسی نەوع بەس ڤاکسین هەیە لە نەوعێک لە ڤاکسینەکانی کە بەکارهێنرێ بۆ یەکێک لە ڤایرۆسەکان ئەمە خۆی لە خۆیان مەسەن هەیە سینیە هەیە نازانم دواتر لەگەڵ باسی چاودێریەکەم ینی کە ئەم هەموو جۆرە ڤاکسینە بە نمونە هەیە دەبینین ینی یاری بەم شتانەوە دەکرێت هەرکەس بە ئارەزوی خۆی چاودێری و ڕقابەت تا چەند گرنگە لەسەر ئەمانە هەبێ دواتر لەگەڵ بەردەوام بمەچمە لای نەوزاد هەماوەندی پسپۆڕی ژمێریاری و ئابووری بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیە کاک نەوزاد سڵاوت لێبێ من ئەمە پرسیارە ڕاستی جەنابەت بکەم ئەگەر باس لە ئابووری هەرێمی کوردستان بکەین ینی ئابووری هەرێمی کوردستان تاکی بەم شێوەیە لەبار نەبێت ینی پرسیار ئەوەیە کاتێک کە تۆ نرخێک بە نمونە لە رووسیا یاخود لە تورکیا لەسەر شمەکێک بەرز دەبێتەوە بۆچی ئابووری هەرێمی کوردستان بکەوێتە لەرزین تاکەی بەم شێوەیە بەردەوام دەبێت بەڵێ سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی خۆشەویست و احترام و ڕێزم هەیە بۆ میوانە بەڕێزانە ئێمە لەم سات و کاتەدا تووشی جۆرێک لە هەڵاوسان بووین ئەگەر پێناسەیەک بەمانە زمانە ئابوووریەکە پێناسەیەکی هەڵاوسان بکەین بریتیە لە زۆربوونی خواست بە ڕێژەیەکی زۆر لەسەر خستنە ڕوو ئەم بابەتە زۆر جار کاتی هەیە و وەرزی هەیە بمبورن دەنگ دەداتەوە ئەگەر چارەسەری بکەن برادران ئەم زۆرە کێشەیە گرفتێکی ئابووریەوە زۆر جار تووشی زۆربەی وڵاتەکان دەبی ئەم کێشە ئابووریە کێشە داراییە بەڵام درێژە کێشانی ئەم کێشەیە درێژە و بەردەوامی ئەم گرفتە سیاست و سیستەمی وڵات و حتا سەربازی و ئابووری و ئەمنیەکەش تووشی کێشە دەکات ئێمە لەم کات و ساتەدا زۆرێک لەو برادرانە باسی ئەویان کرد کە ئەم هەڵاوسانەی ئێستا من بە هەڵاوسانێکی کاتی دەبینم و زۆر جار لە جەژنەکان دەبینن نرخی گۆشت بەرز دەبێتەوە تازە باسمان کرد نرخی مریشک گۆشتی مریشک بەرز دەبێتەوە ئەوە دەگەێنی کە لەم کات و ساتەدا هاوڵاتیان یا بەکارهێنەران لێک کاتدا خواستیان زیاتر بۆ ئەو بەرهەمە دەچێت و ئێمە تا ئێستا چارەسەری ئەم دۆخانەمان نەکردووەوە دووربین نەبوونا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەلایەنی پەیوەندیدار تەنها موسەکن بەکاردێنین و تحملی ئەو کێشە ئابووری و دارایی و هەڵاوسانە دەکەین کە ڕوو دەدا فترەیەک بەسەرماندا دووبارە دەبێتەوە ئێمە دەبی چارەسەری ئەم دۆخە لە بنەڕەتەوە ببینین و چارەسەری درێژخایەن و دوورمەودا ببینین چارەسەرێکی وای لۆدا بنین کە بتوانین لە ساڵی داهاتوو یا لە 2 ساڵی داهاتوو ئەم کێشەیە دووبارە نەبێتەوە. بەڵێ کاک نەوزاد جەنابتان پێتان وایە یەکێک لەو هۆکارانەی کە وا دەکات نرخی کاڵا ئەو شمەکانە بەرز بێتەوە هاوڵاتیان خۆیانن؟ نەخێر ئەمە حەز و ئارەزووی هاوڵاتیە بەڵام لە کاتێکدا کە نان خواردن مەسەلەن پێداویستێکی سەرەکی و ئەساسی مرۆڤەوە پێداویستێکی کەمالیە یعنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەتا عێراق بەگشتی وردە حەز و ئارەزووە جەمالیەکانیان وردە لە دەست دەدەن تایبەت ئەو چین و توێژانەی کە داهاتێکی دیاریکراویان هەیە و بزاد موچەخۆرانی حکوومەت و میری هەم حکوومەتی عێراق و هەم حکوومەتی کوردستان چونکە ئەگەر بازرگانێک یا خاوەن پیشەیەک کە ئەم کەلوپە لە دێنی ئەگەر سنتێک لەسەری زیاد بی
ئەو تۆڵە لە هاوڵاتێکە دەکاتەوە سنتەکە زیاد دەکاتەوە و لە کاڵایەک دۆلارێک زیاد بی ئەو لەولا دۆلارەکەی دەخاتەوە سەریکەواتە خەڵکی بازرگان و خاوەن پیشە و خاوەن کاری سربەخۆ لەم هەلومەرجەدا تووشی گرفتی ئابووری نابێت تا ڕادەیەک دەتوانی هاوسەنجی داهات و خەرجەکانی خۆی یەکسان بک بەڵام ئەوەی زەرمەندی یەکەمە خەڵکی موچەخۆر و خەڵکی بەشمەینەتی ئەم وڵاتەن کە داهاتێکی دیاریکرا و سنوورداریانێت چونکە ناتوانن بە داواکاریەک یان بە خواستێک داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن یا لە حکوومەتی عێراق کە موچەکانیان بەرز بکرێتەوە یا کەسێک نەوزاد باس لەوە جەنابێت کە ئەم هەڵ ئەوسانانی کە ڕوو دەدەن کاتین بەڵام ئێمە چۆن وا بکەین کە ئەو چارەسەری کە دەکرێت چارەسەرێکی بنەبڕ بێ ینی پێشتر پلانی پێشوەختی بۆ دابنرێ بۆ ئەوەی کە ئەم جۆرە هەڵ ئەوسانانە ڕوو نەدا گوون ئەگەر ڕوشیدا ینی چارەسەرێکە بێ بۆ ئەوەی کە دۆخەکە بۆ شێوەیە لێنێت بڵێ ئێمە چەند ساڵە بە گوێرەی ئەو پسوەڕیەمان کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە نووسینەکانمان لە چاپێکەوتنەکانمان هەوڵ بدە حکوومەتی هەرێمی کوردستان دامی ئەو پرۆژانە بکە کە پرۆژەی ناوخۆین کە صرف ناوخۆین نەک پرۆژەیەک هەبی کە کاڵا خامەکەی یا سەرچێکەکەی لە دەرەوەی وڵات بینی چونکە هەچ کاتێک هەر گۆڕانکاریە گیان نرخی دۆلار بەرز بێتەوە یا لەو وڵاتە ئەم کاڵایە تۆزێک بەرز بێتەوە ئەم کەسێک کە هەڵساوە بە دروستکردنی ئەو پرۆژەیە یا بە دروستکردنی ئەو کاڵایە ڕاستەوخۆ نرخەکەی بەرز دەبێتەوە و هاوڵاتیان توانای ئەویان نییە ئەم بەرز و نزمیە لە کاڵاکان بەکاربینن چونکە زۆربەی زۆری خەڵک لە هەرێمی کوردستان داهاتەکەی سنووردارە ئێمە چینێکمان هەیە کە داهاتەکەی زۆر کەمە ناتوانانی تەحملی ئەو هەمووە بەرزی و نزمیە ناکاتن. ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانن ئێستا کە لە بۆرسەی عالەمی نرخی ئارد بەرز بۆتەوە بەڵام دەتوانین لە ڕێگای سوتەمەنی تعویزی ئەم بەرزبوونەوەی بکات و باج و دەرامەت لە سەرهێنانی ئارد کەم بکاتەوە و ئەو هەمووە ڕۆتینەی لە سەرهێنانی ئارد دەکرێت کە مانەوەیان لە حدودەکان لە سنوورەکان بە بۆنەی فەحس و بە بۆنەی ڤایرۆسی کۆڕۆنا ئەم بربەستانە لە بەردەمی هێنانی ئارد هەڵگرن چونکە ئارد پێداویستێکی زۆر سەرەکیە کە تۆ کە نانت گران کرد ڕەنگە کێشەی کۆمەڵایەتی کێشەی ئەمنی کێشەی ئابووری زۆر بۆ هاوڵاتیان دروست دەکات. ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی نەوتی خۆمانین دەتوانین بە دابەشکردنی بە کۆبۆن بۆ سەر نانەوە خانەکان و ئەو شوێنانێک کە پابندن بە دروستکردینان بە تعویز بکرێنەوە بە سوتەمەنی و دامی مادی بکرێن لە ڕوە داراییەکەیەوە بۆ ئەوەی نەتوانن نان بە ڕێژەیە گران بکەن چونکە حکوومەت ڕقیبی سەرەکیە بۆ هاوسەنگکردنی نرخی نان و نرخی ئارد و نرخی پێداویستیە هەرە سەرچەکانی مرۆڤ کە پێویستێتی کە هاوڵاتیان ڕۆژانە بەرکەوتەی دەبی لەگەڵی چونکە ناتوانانی پێداویستێکی جەمالی نییە برێ ئەو فترە بەکاری نایەنم تا سەبر دەگرم تا ماوەیەکی تر. ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان دەبی پلانی درێژخایەنی هەبی و ئێستا لەم کات و ساتەدا دەتوانی لە ڕێگای دابەشکردنی سوتەمەنی بەسەر نانەواخانەکان تعویزی ئەم بەرزبوونەوەی نرخی ئارد بکاتەوە بۆ ئەوی قازانجەکەی هەم وەکو هاوشێوەی پێشانی بی و بەردەوام بن لە فرۆشتنی نان بە هەمان ئەو نرخی کە پێشتر دانرا. زۆر باشە دەست خۆشکار دواتر گەڕێمە وڵات باز لە پلانەکانی حکوومەتەکەین بۆی کە بزانین چۆن چارەسەریان بارودۆخە بکەین ئەگەڕێمە وڵات دواتر کاک بڕیار کۆمنتێک هاتووە سەنگەر دەلاک ئەڵێ ئەگەر ئاردی بایە سفرە ینی مەبەستی سفری مەبەستەوە کە بە کەڵک هیچ نایەت بۆ ئێن بە خەڵک ئەوە بێ حکوومەت جوابی و پرسیارە باتە بۆ چیدا بە خەڵک کوالتی کۆنتترۆلیشی چییە کە فەحسیەکە بە کەڵک نایە لە ماڵەکەی بینی ناکرێ بەنان ناچێ وەری بگرێ ئەتوان نەحسایە بکەم بە ناو شاری سلێمانیە بنمونە چەند بایع هەیە چەند ماڵ هەیە کە ئاردەکەی وەرناگرێتەوە بۆچی وەری ناگرێ لەبەرەوەی بە کەڵکی نان نایەت ئەما بێ حکومەت ئەو وەڵام باتە بۆچی بە کەڵک نایەت بۆچی باشە ناتوانن بە تێکەڵکردنیش لەگەڵ ئەو ئاردەی کە لە دەرەوە دێت بتوانن ئەوە ڕێژەکەی خراپە ئەگەر سەتا دەی تێ بکەی تێشیەدات ئەوە ڕێژەکەی خراپە بە تاوی سووتێنراوە هیچ کوالێتێکی تیانەماوە ئەتوان خۆتان لە بازاڕە بیبینن کە زۆر کوالێتێکی خراپی هەیە
یعنی ئێوە بە هیچ شێوەیەک بەکاری بە هیچ شێوەیەک بەکارنێت. باس لەوا کرێت کە ئاشەکان ساڵانی ڕابردوو لە ڕێی ئاشەکانەوە توانراوە ئەو ئاردا دابین کرێت و نانیشی پێ دروستکراوە هیچ کێشەشی نەبووە لە ئێستادا ناتوانرێت تا ئەو کێشێت کەمێک لە پێشتر ساڵانی پێشوو گەنم تێکەڵە کرا گەنمی ئۆکرانی و ئوسترالیا هات و تێکەڵە کرا بە ڕێژەیەک لەگەڵ گەنمی خۆمانە و کوالەتێکی بەرزەکرایەوە بەڵام ئێستا بەس تەنیا پشت بە گەنمی خۆمانە بەسن گەنمی خۆمانە و توانایی نییە زەعیفە ئەو ئاردەی لە دەرەچێکە بە کەڵکی هیچ نایەت تەنانەت ماڵەکانی شوەری ناگرنەوە و هەڕوا بۆ علەفی. باشە خاوەنی سەموخانە و نانەوەخانەکان گردبوونەوەیان ئەنجام داوان باسییانەوە کرد کە لە ئێستادا ناتوانن 8 نان بە 1000 دینار بفرۆشن ینی ئەمە بەکوێ دەگات تاکی بەم شێوە لە بەردەوام دەبێت ینی ئەبێ حکومت پلانی هەبێ هاوکاریان بکە وەکو ئەو بەڕێزش فەرمووی ئەبێ بە پلانی تر چارەسەری وەزاب کرێ گران بووە لە هەموو عالەما گران بووە بەڵام تۆ بەدیلی ترت هەیە ئەگەر وا بێ واکەم وەرمونە گازیان پێ بدرێ غازیان بۆ وەرزان بکرێت غازی من ناوخۆ بەرهەمێنرێت یاپیجی لە چەند شەماڵ بەرهەمێنرێت بۆچی ناتوانانی بیلی بەنانەوە ینی ئەمە حکومت ئەتوانێت حل بکرێت ئەتوانرێت هاوکاری نانەوە و سەموخانەکان بکرێت گازیان پێ بدرێت ئەو هەم ڕسوماتی لەسەریان زیا کراوە زەریبە ئیجازە تازەکردنەوەیان کۆمەڵێک پارەی زۆریان لێسەندرێت ینی ئەمانە هەموو بارگرانی لەسەر شانیان هاوکاریان بکرێت ئەگەر کاتیە ئەوانی شتەی پەڕێنن ئەگەر درێژخایانە هەماهەنگیە هەیە کە تایسە نەکراوە بەڵێ چاوەڕێی چی دەکەنەوە ئەبێ ئەم شتانە بکرێت حکومت پلانی هەبێ بۆ چەند ساڵی ئایندە ڕەنگە لەمەش خراپتر ببێت ینی ئێستا ینی ئەوەی کە هەیە و دەنگویانە ئارتەنی بێ بە 600 دۆلاریش حکومت لەکوێ مۆزعانەیە چی کردووە چ پلانێکی هەیە نوێنەرەکانی حکومت چی ئەکەن بووە وڵاتە هەرەوە دانیشیت و لە یەکشەمە تا پێنجشەمە دەوام بکەیت یانەوە تا پلان دابڕێژیت فرەی وەزعکە بکەویت ئەڵێن ئەگەر وەک جاران هەر کەس کە هات بۆ نانەوەکان خۆی ئارد لەگەڵ خۆیان بێنێت و لە نانەوەکە داینێ بای ئەوەنە چەند نانی ویزبی بە ئاردەشە لە بایەکەەوە بێنێ ینی ئەولیان وەرەگیریەوە ئەوە دروست نیە یەکێک لەو پلانن کە ئەوەی من ئاگادارم یاویانە بە لایانی پەیوەندیدار ئارد نەدرێ بە هاوڵاتی ئاردێکی کوالەتی بەرز بدرێ بە نانەوە سەموخانەکان سەر لە وڵاتانی دنیا بەم شێوازە پەیڕەوەکرێت نانەوە سەموخانەکە ڕاستەخۆی سفادەی لەکە بەڵام هاوڵاتیەک چی سفادی لێ بکە بێ چێ وەریگرێت بێنێتەوە لە ماڵەوە داینێ جارێکتر بیاتەوە بە نانەوە گەڵ سەموخانێک بەڵام باوەڕم وایە ئەوەشی کە لە ماڵەوە ئەگەر خۆی دان بکات لە مارکێتەکان ئاردەکە بکڕێ ینی ئەو ئاردە بەکار نێنێ کە لە بایەکە وەریێت بێگومان بەڵام باشترین پلان بۆ ئەم وەزە لەگەڵ ئەوەی سوتەمەنی و غازیان بۆ دابین بکرێت ئاردەکە ڕاستەوخۆ ئاردێکی کوالەتی بەرز بدرێ بە ناناوە سەموخانەکان ئەمە حلێکە بۆ ئێستا کە بکرێ بۆیان باشە کاک وەفی باسمان لە ڕقابە کرد ینی لەسەر ئەو بابەتانی کە هەیە بنمونە باسی مریشکمان کرد و ئەو ڤاکسینانی کە بەکاردێت و لە هەر بابەتێکی تردا کە لەم وڵاتەدا ینی کار دەکرێت تا چەند ڕقابە و چاودێری گرنگە ئێستا مجموعە لژنە هەیە یە قایم قامیە بەڕاستی بە شێوەی باش و ڕێکوپێکیشی خۆیانەکەن بەڵام ئەو لیژنانە ئانی ینی ئەو کاتە ئەو دقە کە ئەچن مەسەن بۆ نمونە ئەو ڤاکسینە شوێنی خۆی لە شوێنی خۆی دانراوە بەڵام ئایا ئەمە شەو کارەبای لەسەری نابڕێ یعنی ئەوە پرسیارەکەی ئایا ئەمە ئەم دکتۆرە مەسەن لە نەقڵکردن بە شێوەی باش نەقلیەکە یعنی ئەمانە مجموعەیەک پرسیارن کە لەوانەیە ئەو لیجانانە لەو ئانوساتە نەتوانن ئامادە بن بۆ ئەوی بتوانن بزانن ئەمە بە شێوەی ڕێکوپێک کاکولار باسی لەوە کرد ئەو گەنمەی کە هەیە کە ئەمێنێتەوە کە دوای ئیتر ئیسفادەی لێ ناکرێت ینی ئەمەش ئێمە وەکو باو باپیران و کەماوەتەوە بۆ ئێمە لە گەرمی خۆمان استفادەمان کردووە و ئەتوانین ئەو گەرمە دووبارە دروستیکەینەوە دیارە پرۆسەی بە دروستکردنی ئاردەکە خەلێلێکی تایە پرۆسەکە چییە؟ هەندێک هەیە مەسەن گەرمیەکی زیاتر لەوانەیە ئەو تەسیر بکاتە لە ئەنەکە وەکو چۆن کاکە ئاماژە بێکرد بەخستە بەر هەتاو و دوای ئەوە ئەو تۆیی کە ئەیهێنین تا چەند ئەو تۆیە هی ئەوەیە ئێمە ئسلوبی دروستکردنی نانی ئێمەش ئێمە نانی لەواشە دروستەکەین ئەبێ ئەمە بە پێز بێ کە بە پێز بێ ئەبێ ئەو نسبەی گیلاتۆنە زیای بێ شەرتنی ئەو گیلاتۆنە شتێکی وا گرنگ نییە کە بڵێ سوود بەخشە بۆ جسمی ئینسان بەس ئەوە نییە کە ئەچێتە ماڵەکە کە ئیکاتە هەویر ناتوانانی بیکاتەنان ئێستا مەسەن تۆ سەیری وڵاتام کە ئەو نانکردنیان نییە وەکو ئەوی کە ئێمە ئیکەین بزن سەمونە درێژە هەمووی بە تۆپەڵ و ئەوانە دروستیەکەن ئەو گیلاتۆنەی ناوێ
ئێستا لە تورکیش ئەو ئاردەی کە ئەڵێ کواڵەتی بەرزە کەپەکی تیانە کەپەکێکی لە شتە هەرە گرنگەکان هەرە گرنگەکان ئەبێ نسبەیەکی کەپەکی تیاابێ ئەم ئاردەی کە لە تورکیەوەیەت تعامل ئەکرێ لەگەڵ هەندی مەوادی کیمیایی بۆ ئەوەی سپی دەرچێ ینی بە مەجموعەیە گۆڕانکاری کیمیاوی ناسروشتی بەسەرایە تایەتە بەردەست ئێمە پێڵێن کواڵەتی بەرز ینی ئەوە تۆ پێ دوای ئەتوانی سوود لە گەنمی جوتیارانی خۆمان وەربگرین من بێگومانم لەوە بە چەند شێوەیەک ئێمە ئێستا مەسەن هەنمان هەیە توێژینەوەمان هەیە جماعتی توێژینەوە دائیمەن خەریکی ئەوەن کە گەنمێک بێنە بەرهەم کە بتوانێ هەم بۆ جەوی ئێمە باش بێ هەم بتوانێ ئێستا جەوی ئێمە گەرمە کەمبارانە یعنی ئەبێ حسابی ئەوانی بۆ بکەی لەگەڵ ئەوە لە ئەمانە ئیشی بۆ ئەکەن لە ڕابردووە ئەمە بووە بۆ ئێمە ڕوبڕووی ئەوەنە ئێستش زۆر جارڵێن وار وزارەتی بازرگانیە ئەڵێ ئێمە ئەو گەنمەی لە کەرکووکەوە بۆمانە هەنی هەیە بە پێزە یعنی کەواتە گەنمی کەرکک بۆ لە گەنمی ئێمە بە پێزرا ئەڵێن گەنمی ڕانیێش بە پێزە هەندێک خەڵک ئەچێ ئایا ئەو تۆیەی کە بەکارێنێ تۆیەکی باشە یان ئەوەیە لە معمەلێک بەکارێنێ معمەلەکە توانیوێتی ئەو نسبەی گیلۆتینەی تیا بپارێزێ و تیانەچێ ئێستا بۆ ئاردی سفر ینی ئاردی سفر کێشەیەکی گەورەیە ینی بە چەند قۆناغێک تێ ئەپەڕێکە لە ڕووی سەحیەوە ینی جێتە زانستیە پزیشکیەکان پشگیری لێ ناکەن تا بکرێ ئەو ئاردە بە سروشتی خۆی بگاتە دەست هاوڵاتی و بەکاری بێنێ باشتر لەوەی بەو قۆناغا سناعیانە بڕواکە تێ ئەپەڕێ ئێستا لە تورکیا من ئەوەی ئاگام لێ مەسەن دە زۆر لە وڵاتان حساب بۆ ئەوە ئەکەن ئەو ئاردە ئاگایان لێبێ ینی بە هاوڵاتی خۆیان بەو شێوە ئاردە نایەن ینی لە مواسەفاتی علمی خۆی دەرەچێ یعنی تۆ موادێک بە خۆ ئارد قەت ئاواسپی نییە بەم شێوەیە هیچ ئاردێک واسپی نییە ئەگەر تعاملێکی کیمیاوی لەگەڵانەکرد بەڵێ باسمان لە خانۆ پلاستیکەکان کرد و باسمان لە بەرهەمی جوتیاران کرد ئەگەرچی ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵەوە ڕەنگە ینی کەمێک ئەو کێشەیە هەبوو بێ بەڵام لە ساڵانی ڕابردوو بینیمان جوتیاران بەرهەمەکانی خۆیان لەسەر جادەکاندا فڕێ بەوەی کە ئەیانوت ینی کەس لێمان وەرناگرێ ینی بۆ لە هەوڵی ئەوانە بین کە زیاتر هاوکاری ئەم جوتیارانە بکرێ بە ئەوی کە ئەوانیش بەرهەمی زیاتر بخەنە بازارەوە ئێمە وەکو چۆن ئاماژەمان کرد لەو دوو کارتە هەم لە سەوزە و هەم لە گۆشتی مریشک ئێمە لە پێویستی خۆمان زیاترە ئەمە بەرنامەی بۆ دانراوە بەرنامەی ئەگەر بۆشی دانرابێ هەندێک لایەن هەیە دەوری باش نبینن یعنی بۆ نمونە ئێستا ئێمە هیچ شتێکی ئێمە جگە لە خەیار لە ڕێگەی کەرکووکەوە ناچێتە باشوور و ناوڕاست بڕواکە دوێنێ لە کەرکووکەوە تەلەفۆنیان بۆ من کردووە چکە زانیان من کەمی جوڵەشتیوە وتیانە ئێمە چی بکەین مریشکەکەی کەرکووکیش نایڵم چێتە جنوب یعنی مشکلەکە ئەوەیە ئەوان وەکو بڵێ حسارێکیان خستە سەر ئێمە ینی شتێکی ناتەبیعیە ینی ئەمە من خۆم راپۆرتێکی ئێنم بردووە کێلگە پەلەوەریەکان کۆمەڵی کێلگە پەلەوەری تەسلیمی جێگری وەزیری عێراقیم کردوتمە ئەم کێشانە هەیە ئێمە تەواوکەری ئێوەین ینی ئەو عملەیە کە لای ئێمە بەکارێنرێ لە بەغداش بەکارێنرێ ئێمە ئەگەر ڕسیدی عملە سەعبەمان هەبێ بۆ بەغداش باشە چکە ئێمە بانقی مرکزیمان یەکە ینی ئەگەر عملەکەی ئێمە بچێتە دەرەوە ئەگەر عملە سەعبەکە لێرەشەوە بچێتە دەرەوە هەزرێرە بۆ ئێمە ینی ئەوان ئەبێ چۆن بیر لە بەسڕاکەنەوە ئەبێ بیر لە هەولێر و لە دوهۆک و لە سێمایش بکەنەوە چکە ئێمە داعمی ئەوانەکەین ئەوان بەس بەغەڵەتەوە لە شتەکان تێگەشتون ینی ئەوان خسویانتە قاڵبێکی سیاسی کە ئەگەر بێت و زەخت لەسەر ئێرە بکرێ ئێرە مەسەن بکوێتە ژێربار بۆ هەندێک شت ئەوان چۆن بیری لێکەنەوە من نازانم چۆن بیری لێکەنەوە بەڵام تا ئێستا من ئەیبینم بە ناڕەوایانە ڕێگەیان لە ئێمە گرتووە من لەگەڵ سەرۆکی ژووری بازرگانی کەرکووک قسە بکردووە پێ ئەڵێم ئەمە هەماهەنگیە هەیە کاکۆسپیکە لەگەڵ ژووری بازرگانی کەرکووک ئەوانە ئێمە ماوەی تقریبەن 3-4 مانگ پێش ئێستا داوەتی هەموو سەرۆکی ژوورە بازرگانەکانی عێراقمان کرد لێرە کۆبوونەوەی ئەوان زۆر هاوکاری ئێمن بەڵام ئەوان قراریان بەدەستە خاوەن قرار نین خاوەن قرار ئێستا لە بابلێن لە کەرکووک هێزە عسکەریەکانن ئەوانیش بە ئێمە ئەڵێن ئەڵێن ئەمە تەوجیهاتی وزارەتی زراعەیە
وزارەتی زراعە ئاوا تێگەیەنراوە کە لێرە بەرەڵاییە لە خۆیەوە هەند داخڵە بێ بەرهەمی ئێران داخڵە بێتە ئێرە ئەوان ڕێگری ئەەکەن بەڵام ئێمە بە فعلی وزارەتی زراعە وەزیری زراعە و با بڵێن شاندێکی ئەوان هاتوون هەموو شوێنەکانی مایان بەسەر کردوێتەوە یعنی ئەو بەرهەمە زۆرەیان بۆ دەرکەوتووە کەی خۆمانە مناڵم 20,000 خانووی پلاستیکیمانەیە 1500 پرۆژەی دەواجنمانەیە ئێمە بە تایبەت لەم دوو ئەنا کێشەمانەیە ئەوان هاتوون سیرشیان کردووە مەدانیان بینیوانە ئێستای شار ڕێگرن لە بەردەمان دەستخۆش ئەگەڕێم وڵات دواتر کاک وەسفی کاک نەوزاد باسمان لەوە کرد کە پلانی حکوومەت چی بێ ینی بۆ ئەوەی کە ئەو کێشانی لە ئێستادا هەیە بە تایبەت لەسەر گرانبوونی خۆراک و شمەکەکان بتوانرێت کۆنتترۆل بکرێ. ئەگەر باس لە ئێمە لەگەڵ میوانەکانم باسمان لە بەرهەمی ناوخۆیی کرد یعنی ئەگەر بتوانێت پشت بە بەرهەمی ناوخۆی ببەسترێت پێچانوانی ئەمەیەکێکە لەو پلانانی حکوومەت کە بتوانێت چارەسەری ئەم کێشەی پێ بکە. بەڵێ بە دەرەجەیەک هاوکاریکردنی ئەو پرۆژانەی کە بەرهەمی ناوخۆیین هاوکاری بکرێن و پلانی پێشوەختیان بۆ دابدرێ مەسەلەن ئێمن لە حکوومەتی هەرێمی کوردستان دەپرسم چەند ساڵە چیتان کردووە ئەگەر تەماتەکانمان نەبێتە ئاوی تەماتە کەواتە خەلەل لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر گەرمەکەمان نەبێتە ئاردێکی باش کەواتە خەلەلەکە لە حکوومەتی هەرێمی کوردستانە دەتوانن لە ڕێگای ئەو وەزارەتەی کە پەیوەندیدارە بە کە پێی دەرێن وەزارەتی کوشت و کاڵ ئەو جۆرە گەنمە بینن کە وەکو ئەو وڵاتانە بتوانن گەنمێکی باش بەرهەم بێنین و احتیفازکردنی ئەو گەنمە بە شێوازێکی زانستیانە بکرێن نەک من ئێستاش لە سەرجادەکان دەبینم گەنم وەکو گردۆڵکە کۆکراوەتەوە لەبەر ئەم خۆرە و ئەمە کوالەتیەکەی لە دەستدا ئێمە زۆر جار داوا دەکەن وەزیری تەندروستی دەرێ ئەو ئاوەی کە لەبەر ڕۆژەیە دەگوازرێتەوە تیشتی خۆر لێی دەدا دەبێتە ژەهر ئەی ئەو گەنمە کە چەند خۆر لێی دەدا من ناپرسین ئەو گەنمە ئازیانی دەبێت یا کوالەتیە بەرزەکەی خۆی لە دەست دەدا ئەمە تەماتەکەمان نەبێتە ئاوی تەماتە کەواتە دەبی بیر لە چارەسەری پێشوەختە بکەینەوە کە ساڵی داهاتوو یا لە بەرهەمی ئەو جارەی داهاتوو زۆرێک لە تەماتە بچینین کە بکرێتە ئاوی تەماتە لۆی کارگەکانی لە قوتونان دروست بکەین لەوەی بەرهەمەکانمان جوتیارەکانمان لەسەر شەقامەکان فڕێ نەدەن خۆی لە خۆیدا دەبێتە بارگرانی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و خاڵێکی تر کە زۆر گرنگی پێدەدەم لە خواردنگە لە چێشخانەکان خەسارەیەکی زۆر هەیە ئەمە هەم لە دیوە ئاینیەکەی هەم لە دیوە ئینسانیەکەی بەڕاستی کارەساتە تۆ ئێمە وڵاتێکی هەژارین وڵاتێکی ئەوەندە بەرهەمهێن نین بەڕاستی هاوڵاتیەکانی ئێمە بەشێکی زۆری بەکارهێنەرن ینی مستەخدمێکی خراپین من پێویست ناکە کە چوومە خواردنگەیەک زۆرترین خواردنم لە بەردەمدان بدرێ و پارەکەشم لەسەر حیساب بکرێ کە نەشتوانم ئەو هەموو خواردنە بخۆم پێویستە سیستەمێک دابدرێت زۆرەکانی شێوازی پێشکەشکردنی خواردن زۆرێک بێ لەگەر سیستەم و لەگەر مەتاڵیبی ئەو شەخصە یەک بگرتەوە دەتوانن بە بۆ فێ مەفتوح بکرێ ئێمە گەر باسی حکوومەتی هەرێمی کوردستان هەر بە وتەی سەرۆکی دەستەی هاوردە و هەناردەکردنی هەرێمی کوردستان کە خۆیان ئاماژەیان پێکردووە هەناردەکردن لە هەرێمی کوردستان بۆ دەرەوە ناگاتە سەتایەک ئەمە کارەساتە بەڕاستی تۆ نەتوانی لە ناوخۆت بتانی نەتوانی لە بەرهەمە ناوخۆیەکانی خۆت هەوڵ بدەی بەرهەمەکەی خۆت بنێریە دەرەوە و بەرهەمی کوردستان بە دەرەوە بناسیێنی هەر هیچ نەبێ وە بکەین پێداویستەکانی هاوڵاتیەکانی خۆمان لە ڕێگای بەرهەمهێنەکانی ناوخۆمان پڕ بکەینەوە و ئەگەر بەراورد بە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی کۆماری ئیسلام و ئیسلامی ئێران و لەگەڵ تورکیا مقارنە بکەین ئەم ئاڵوگۆڕە بازرگانیە نزیک دەبێتەوە لە 23 میلیارد دلار کەواتە ئێمە تەنها بەکاربەرین یعنی ئێمە خەریکی کڕینی شتومەچین لە دەرەوە ئەوەندە پشتمان نەبەسوە بە بەرهەمەکانی ناوخۆمان و ئەو وڵاتانە چێن کە تووشی هەڵاوسان و تووشی قەیرانی دارایی دەبن یەک لە وڵاتانن کە وڵاتی تازە پێگەیشتون
یەک لە وڵاتانن کە پشت بە بەرهەمی دەرەوەی وڵاتی خۆی دەبەستن و ئەو وڵاتانەی کە تووشی کارەساتی سروشتی دەبن ڕەنگە ئەو کاتە نەتوانن پێویستیەکانی خۆیان یا بەجێرەی پێویستی خۆیان بەرهەم بهێنن بۆ هاوڵاتیەکانی خۆیان هەر هیچ نەبێت لە 2019 و 2020 تا ئەو فترەیە کە بینیمان ڤایرۆسی کۆڕۆنا زۆرێک لەم شلەژانەی بە حکوومەتی هەرێم و بە وڵاتاندا گەیان کە زۆرێک لە خواست لەسەر کاڵاکان زیاد بوو لەبەر ئەوەی بەرهەمی ناوخۆیی تۆزە کسس بووەوە زۆر جار گەیشتە ڕێژەی وەستان. ئەمە زۆری هەڵاوسانی کاتیە ینی ئەم ڤایرۆسی کۆڕۆنا وای کرد ئەو هەڵاوسانە دروست باشە کاک لەوزاد ئەگەر باس لە پلانەکان بکەین پلانەکان یاخود چارەسەرەکان تەنها لە لای حکوومەتە یاخود ئەکرێ بڵێن هاوڵاتیان یاخود خەڵک دەتوانن بەشێک بن لەو چارەسەرانە یاخود تەنها بە حکوومەت دەکرێت ئەم کێشانە چارەسەر بکرێت. بەڵێ هاوڵاتیانی خۆشەویست تەنها ڕێژەیەکی کەمیان بەردەکێ بۆی چارەسەری هەڵاوسان بکەن یا چارەسەری ئەم قەیرانانە بکەن بە ڕێژەیەکی زۆر زۆر کەمە خواستەکانیان یا چاویان لەوەی نەبی خەسارەتێکی زۆر لە خواردن بکەن و یا زۆر خواردن بە هەدەر بدەن. ئێمە دەبینین ساڵانە لە نەورۆز و لە بۆنەکان خواردنێکی زۆر خەسارەتێکی زۆر لە دەبتە زبل و خاشا کە ڕەنگە بە نەخۆشی بۆمان بگەڕێتەوە ڕەنگە بەرێن کولفەی پێویستە بۆ هەڵگرتنەوەی ئەم خۆڵ و خاشاکە. ئەو چارەسەرانەی کە کێشەی هەڵاوسان چارەسەر دەکەن لە هەموو وڵاتان یەکەم چاودێریکردنی بازارە لەلایەن حکوومەتی ئەو وڵاتە. ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لێژنەیەک لە قایمقەیەت دروست بێ چاودێری ئەم نرخی کاڵا و شتومەکانە بکە کە کەمالین کە زۆر پێویستە و ڕۆژانە هاوڵاتیان بەرکەوتەی هەیە لەگەڵی من ناکرێ تۆ ڕێگا لە نانەوەخانەیەک بگری برێ ناوی نان بکەی ئەوەندە کابرا بەردەوام بی لە کارەکەی و زەرەری بی دەبی تعویزی بۆ بکەیەوە بۆ ئەو کەسەی و باز و دەرامەت لەسەر کەسە معنەوی و بازرگانە گەورەکان دروست بکەی و دابەش بکەیەوە بەسەر خەڵکی کەم دەرامەت لە ڕێگای نانەواخانەکان لە ڕێگای دابشکردنی سوتەمەنی لە ڕێگای کەمکردنەوەی ڕسومات لەسەر نانەواخانەکان لەسەر کەمکردنەوەی ئەو باج و زەریبە و ڕسوماتی کە لەسەر ئەم هاوڵاتیانە دروست دەبێ و خاڵی دووەم هاوکاریکردنی ئەو بەرهەمهێنە ناوخۆنانەی کە پشتیان بەستووە بە هەم زیادکردنی یا بەردەوامی بەرهەمی ناوخۆی بۆ ئەوەی بگەینە ئاستێک کە بە نقطەی تەعادولبی بتوانین پێداویستیە سەرچیەکانی هاوڵاتیەکانی خۆمان لە ناوخۆماندا چارەسەر بکەین. و خاڵی چوارەم هاوکاریکردنی بانقی مرکزی کە یەکە لە هەرە خاڵە گرنگەکان. ئێمە لە هەموو دنیا دەزانین بانقی مرکزی سوڵتەیەکی باڵای هەیە و بەڵانسی دیناری مەسەلەن عملەی ناوخۆیی لەگەر عملەکانی تر هاوسەنگ دەکات بەڵام زۆر بەداخەوە بانقی مرکزی لەم دوایانە کە دۆلاری گەیاند بە ڕێژەیەکی بەرز و بەهای دیناری کەم کردەوە و ئەمەش زۆرێکە لە چەسانەوەی هاوڵاتیان تایبەت بوو چەخۆران داوای لێبوردنەوە کاتی زۆر ئەگەر بە کورتی سپاس دەکەم خاڵی کۆتایی سیستەمی کۆبۆنە ئێمە لە ساڵانی ڕابردوو بینیمان خاڵی ئەم خاڵە زۆر گرنگە سیستەمی کۆبۆنە دابشکردنی پێداویستە سەرچیەکان و دابشکردنی سوتەمەنی بەسەر هاوڵاتیان بۆ ئەوەی تۆزێک بارە ئابوووریەکەی سەرشانی هاوڵاتیان کەم بکەن دەسەکانە خۆش بێت زۆر بە کورتی ئەگەر کۆتا قسەی جەنابتان وەرگرم کاک بەڕیار حکوومەت پلان دابنێت ئەم کێشانە دووبارە نەبێتوانێ و گۆڕینی وڵات لە وڵاتێکی بەکارهێنەوە بۆ بەرەمهێن ئێمە هەموو شتێک بەکارهێنین فریا ناکەین بەرهەمی بێنین حکوومەت پلانی هەبێ بۆ ئەمە و بۆ چارەسەریش بۆ ئەم وەزعە ئەگەر حکوومەت بتوانێت لە ئێستاە نرخی دۆلار زۆر بەرز بۆتەوە ئەمەش کاریگەرێکی گەورەی کردۆ سەر بازار بەگشتی نەک ئاردوو بتوانێت ئەو بازرگانانی کە ڕسمین ناسراون لە ژووری بازرگانیەوە ناسێنراون ناساندنیان بۆ کراوە بە نرخێکی گونجاوتر دۆلاریان بۆ بگۆڕدرێتەوە تاوانش بتوانن هاوکار بن چونکە بازرگانی ئێمە چاوچنۆک نییە خەڵکانێکن هاوکارن لەگەڵ هاوڵاتیەکانی خۆیانە ئەگەر حکوومەت هاوکاریان بێت ئەوانیش دەستبارێکی باشترە بن بۆ ئەو گوزارانەی کە خەڵک تێکەوە دەستخۆش کاک وەسفی کۆتا قسەی جەنابتان ئەم جۆرە کێشانە چەند بار بووتەوە من لای منەوە زۆر وڵات هەیە نمونەیە لە دراوسێمان کەرتی تایبەت
ئەساسی جوڵانەوەی ئابووری ئەو وڵاتەیە بەداخەوە ئەوەی کە پشت گوێخراوە کەرتی تایبەتە دیارە کەرتی تایبەت بە نەتیجە حکوومەت ئەبێ دەستی بگرێ یعنی لەسەر تاوە بۆ نمونە ئێستا لە وڵاتی ئێران کەرتی تایبەت اقتصادی ئابووری ئەو وڵاتە باتە ڕێوە یعنی لەوڵەوە حکوومەتی ئێران چیەکە بانقی پیشەسازی داناوە بانقی کشت و کاڵی داناوە بانقی بازرگانی داناوە ئەمە داعمی ئەو خەڵکانە ئەکە کەرتی تایبەتەکە لە ئەوڵەوە تا لەسەر پێ خۆی ئەوەستێ کە لەسەر پێ خۆی وەسا حکوومەت زەریبە ئەخات سەری چەند قات لەوەی کە لەسەری سەرف کردووە لێ وەرەگرێتەوە ئەو وەختە ئابووری ئەو وڵاتیش احتیمال دەکات سەر کەرتی تایبەت بەڵام بەداخەوە کەرتی تایبەت لای ئێمە زۆر شت هەیە تەدەخولی تیا کردووە وای کردووە کەرتی تایبەت زۆر لە ئاواز بێنە ئێمە زۆر باشە دەستان خۆش بێ بەڕێز وەسفی خەلیل ڕاوێژکاری ژووری بازرگانی سلێمانی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بڕیار محەممەد بریکاری ئارت سوپاس بۆ بەڕێزیشتان هەروەها نەوزات هەمەوەندی پسپۆری ژمێریاری و ئابووری کە بە سوپاسەوە لە هەولێرەوە جنابیشیان لەگەڵمان ئامادەبوون سوپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد بەختەوە